چیرۆکی عەلەویەکانی سووریا و کۆمەڵکوژیان لەلایەن هێزەکانی ئەحمەد شەرعەوە. هێزەکانی شەرع بۆ ئاوا بە توندی ڕوبەڕووی عەلەویەکان بوونەوە. لە ڕۆژی شەشیەم مانگەدا لە ناوچەی عەلەویەکانی سووریا هێزەکانی دەوڵەتی ئەحمەد شەرع لەپڕ کەوتنە بەر چەندین پەلاماری عەلەویەکان و بەپێی ڕاپۆرتی میدیاکان نزیکەی 30 بۆ 60 کەس لە هێزەکانی شەرع واتە هێزەکانی سووریای نوێ کوژران. ئەم هێرشە لە ناکاوە کاردانەوەیەکی زۆر توندی گروپە توندڕەوەکان و بەتایبەت خودی ئەحمەد شەرعی لێکەوتەوە بۆیە بانگەوازێکی گشتی بە مەبەستی تۆڵە سەندنەوە لە عەلەویەکان کراو لە ماوەی نزیکەی 48 کاتژمێردا بە ئامادەبوونی هێزێکی بەرچاو لە سەرجەم گروپەکانی نزیک لە تەحریر شام بە توندی و بەربڵاوی هێرش کرایە سەر عەلەویەکان و بە دڕندەترین شێوە کەوتنە پەلاماری هاوڵاتیانی مەدەنی. لە ئەنجامدا سەدان کەسیان لێ کۆمەڵکوژ کردن. سەرەڕای هەوڵ بۆ بێجەنگ ڕاگررتنی ئەم کۆمەڵکوژیان لەلایەن میدیا عەرەبیەکانەوە بەڵام لەلایەن ناوەندە بێلایەنەکانەوە باس لە کوژرانی نزیکەی 3000 هاوڵاتی کرا لەم پەلامارەدا. دواتریش با بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆی کۆمەڵکوژیەکان ئیتر دەرکەوت. هەر بەڕاست هێزەکانی ئەحمەد شەرع لەم ناوچەیەدا دەستیان بە کۆمەڵکوژی و تاوان کردووە و ئاستی کۆمەڵکوژیەکە و دەنگدانەوەی ئەم کارە ساتەش وای کرد خودی شەرع هەست بە نیگەرانی بکات. بۆیە لە لێدوانێکی تایبەتدا بەڵێنی پێداچوونەوە و دادگاییکردنی تاوانبارانی ئەم کارە ساتەی ڕاگەیاند و گوتی ئێمە بەدڵنیاییەوە لێپرسینەوە لەگەڵ هەر کەسێک دەکەین کە دەستی لە خوێنڕشتنی هاوڵاتیانی مەدەنی و مامەڵەی خراپ لەگەڵ هاوڵاتیانی مەدەنی هەبوو بێت. هەروەها لێکۆڵینەوە لەگەڵ ئەو کەسانەی دەسەڵاتیان بۆ بەرژەوەندی شەخسی خراپ بەکاربهێنێت لێکۆڵینەوە دەکەین و هیچ کەسێک لە سەروی یاساوە نابێت. شەرع نەیشاردەوە هەوڵی پاشماوەکانی ڕژێمی پێشوو پشتیوانیە بیانیەکان بۆ هەڵگیرساندنی ململانەی نوێ و ڕاکێشانی وڵات بۆ شەڕی ناوخۆ بە ئامانجی دابەشکردنی وڵات و تێکدانی یەکڕێزی و سەقامگیری قبوڵ ناکات. لێرەوە پرسیاری سەرەکی ئەوەیە عەلەویەکان کێن و بۆچی لە ناکاو پەلاماری هێزەکانی دەوڵەتی نوێی سووریایاندا. لە بەرامبەریشدا هێزەکانی دەوڵەتی ئەحمەد شەرع بۆ ئاوا بە توندی و بەو پەڕی دڵڕەقیەوە ڕوبەڕووی عەلەویەکان بوونەوە. ئایا ئەحمەد شەرع مەبەستی لە دەوڵەتی بیانی وەک هەندەریەم پەلامارە کام وڵاتەیە؟ بۆ گەیشتن بە وەڵامیە پرسیارە باشترە کەمێک بگەڕێینەوە دووە و باس لە کەمینەی عەلەویەکان و هەروەها هۆکاری هێرشی ئەوان بۆ سەر هێزەکانی ئەحمەد شەرع و لە بەرامبەریشدا دڵڕەقی هێزەکانی شەرع بۆ سەر عەلەویەکان بکەین. عەلەویەکانی سووریا کە بە نۆسریەکانیش ناسراون وەک لقێکی سەر بە ئاینی شیعە دادەنرێن. ئەگەرچی لە بیر و باوەڕیشدا هەندێک جیاوازی بەرچاو لە نێوان ئەمان و شیعەکاندا بەدی دەکرێت بۆیە هەست دەکرێت ئەم ئاینە ئاوێتەیەک لە شیعە و ئاینە کۆنەکانی وەک یارسان، بجووران، دروزی و ئێزدی و تەنانەت تەریقەتی سەفەویە بێت. هەرەمە وای کردووە ئاینەکەیان تا ڕادەیەکی بەرچاو بە داخراوی بمێنێتەوە و تەنیا لە کۆبوونەوە داخراوەکاندا ڕێوڕسمی تایبەت بە خۆیان بەڕێوە بەرن. ئەگەرچی دەمێکیشە زۆربەیان لە ڕووی ترسیان باوەڕەوە وەک سوننە نوێژ دەکەن و ڕێوڕسمی ئاینی وەک سوننە بەجێ دەگەێنن بەڵام بەگشتی هەر وەک عەلەوی دەناسرێن. بۆیە لەبەر جیاوازی ئاینی و تۆمەتبارکردنیان بە نائیسلامی بوون باجی قورسیان داوە. لەبەرەمەش ناچار بوون لە ناوچە شاخاوی و کەناراویەکانی سووریا و بەتایبەت هەردوو پارێزگای لازەقیە و تەرتوس و هەروەها چیاکانی ئەنساریان نیشتەجێ بن. هۆکاری نیشتەجێبوونیشیان لەم ناوچانەدا دوورکەوتنەوە بووە لە ئازاردانیان لەلایەن ئەوانی دیکەوە. لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانی و سەرهەڵدانی دەسەڵاتی فەرەنسا لە سووریا دەرفەتی بۆ عەلەویەکان ڕەخساند بۆ ئەوەی لە داهاتووی سیاسی سووریادا ڕۆڵ و پێگەی تایبەتیان هەبێت و تەنانەت توانیان حکوومەتێکی سربەخۆ بە پاڵپشتی فەرەنسا لە نێوان ساڵانی 1922-1936 دا بمەزرێنن. هەر ئەما وای کرد دوای دامەزراندنی دەوڵەتی نوێی سووریا و سربەخۆیی ئەم وڵاتە هەر بە خێرایی لە سوپا و دەستگامنیەکانی و حیزبی بەعس دا بمەزرێن. دەرەنجام لە ڕێگەی کودەتاوە بە سەرۆکایەتی حافز ئەساد توانیان لە ساڵی 1970دا دەوڵەتێکی عیلمانی دا بمەزرێنن. ڕژێمی ئەساد کە خۆی عەلەوی بوو عەلەویەکانی لە سوپا و دامەزراوە ئەمنیەکاندا دامەزراند و بەمەش هەژمونی خۆی و عەلەویەکانی بەسەر وڵاتدا بەهێز کرد. لە سەردەمی بەشار ئەسەدیش عەلەویەکان هەر ئەو پێگە تایبەتیان لە دامەزراوەکانی دەوڵەتدا هەبوو بەڵام
لەگەڵ هەڵگیرسانی شەڕی ناوخۆی سووریا لە ساڵی 2011 و فراوانبوون و پەرەسەندنی ناکۆکیەکان جیا لە عەلەویەکانی بەشدار بوو لە دەوڵەتدا سەرجەمیان وردە کەوتنە بەر هەڕەشە و پەلاماری هێزەکانی دژە دەوڵەتی ئەسەد بۆیە ناچار بوون پارێزگاری و لایەنگری تەواو لە ڕژێمی ئەسەد بکەن و هەرەماش داهاتووی ئەم کەمینەیەی خستە مەترسیەوە. با کەوتنی ئەسەد ئیتر عەلەویەکان ڕوبەڕووی چەندین هەڕەشەی سەرەکی وەک مەترسی تۆڵەسەندنەوە، گەمارۆی ئابووری و تەنانەت بێبەشکردن لە مافە مەدەنی و سیاسیەکان بوونەوە. لەمە ڕاستەیەدا زۆربەی و سەرچاوانەی کەوا حکوومەتی ئەسەد بۆ ئەم ناوچەی تەرخان کردبوو ئیتر نەمان یان کەم کرانەوە. عەلەویەکانیش جیا لەوە لە زۆرێک لە مافە مەدەنی و سیاسیەکان بێبەشکران تەنانەت ناچار کران ماڵ و حاڵی خۆیان بەجێ بهێڵن و لە پاڵەمەشدا ژمارەیەکی بەرچاو لە عەلەویەکان بە بیان و پاساوی بەشداربوون و لایەنگری لە دەوڵەتی ئەسەد لە ماوەیەکی کەمدا دەست بەسەر بێسەر و شوێن ئەشکەنجە دران و لە سێدارە دران. دەست بەسەرکردن بۆیە ئەم ڕەفتارە و بەتایبەت دەست بەسەرداگرتنی مڵک و ماڵی خەڵکی عەلەوی بوو بە بەشێک لە ژیانی ڕۆژانەی ناوچەی عەلەویەکانی سووریا. ئیتر ئەم دۆخەنە مرۆڤانەیە بە تەواوی تەنگی بەو خەڵکە هەڵچنی و خەڵکی بێزار لە ژیانی عەلەوی بە ناچاری ڕووی لە ناڕەزایەتی دەربڕین و خۆپێشاندان کرد. بۆیە لە ڕۆژی پێنجیاداری ساڵی 2025 یەکەم خۆپێشاندانی گشتی عەلەویەکان بە ئاشکرا دەستی پێکرد و لەم نێوەندەشدا بەستێن بۆ دەرکەوتنەوەی فەرماندەکانی لایەنگری بەشار ئەسەد و لەوانە عەمید غەیاس سلێمانی دەلە و میقداد فتێحە سەری هەڵدا. ئەم دوو سەرکردە سەربازیە عەمید غەیاس سلێمانی دەلە کە خۆی وەک بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی سەربازی بۆ ڕزگارکردنی سووریا ناساندووە و هەمیش میقداد فتێحە کە دامەزراندنی گروپی دەرعەل ساحلی ڕاگەیاندووە هەردووکیان تۆمەتبارن بە کۆمەڵکوژی خەڵکی سووریا. هەروەها تۆمەتبارن بەوەی ڕاستەوخۆ پیاوی سوپای پاسداران بوون و ڕۆڵی گەورەیان لە فراوانکردنی هەژمونی سوپای پاسداران لە ناو سوپای سووریادا هەبووە. لە پاڵ خۆپیشاندانەکاندا هێرشی ئەم دوو گروپە بۆ سەرهێزەکانی ئەحمەد شەرع و کوشتنی 30 کەس لە چەکدارانی ئاسایشی گشتی سەر بە دەسەڵاتی ئەحمەد شەرع پیانوویدایە دەست هێزەکانی دەوڵەتی ناوەندی بۆ ئەوەی ئەم کۆمەڵکوژیە بە پاساوی جەنگ دژی لایەنگرانی ئەسەد ئەنجام بدەن. ئەوەش لەبیر نەکرێت سنوورەکانی سووریا و لوبنان هێشتا لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی ناوەندیدا نین بۆیە دەکرێت بە ئاسانی لەلایەن حیزبوڵڵاوە چەک و تەقەمەنی ڕەوانەی ناوچە عەلەویەکان بکرێت. هەر بەم بۆنەوە دەنگۆی دەستێوەردانی تاران و حیزبوڵڵا لەم ڕووداوەدا هەیە. کۆیەم باسە بە ئێمە دەڵێت عەلەویەکان لەبەرەوەی دەمێکە بان قەست بەراوێز دەخرێن، دەکوژرێن، بێسەر و شوێن دەکرێن، لە ماڵ و حاڵی خۆیان دەردەکرێن، بە ناچاری ڕوویان لە خۆپیشاندان کرد. بەڵام پاشماوەکانی ئەسەد بە فیتی تاران و پشتیوانی حیزبوڵڵا هەلەکەیان بۆ خۆیان خۆستەوە و بە لاماری هێزەکانی دەوڵەتی نوێی سووریایەندا. هەرەماش بیانوویدایە دەست هێزەکانی ئەحمەد شەرع و دەوڵەتی نوێی سووریا تا لە بێدەنگی میدیای عەرەبی کۆمەڵکوژی هەشتی مانگ وەک تۆڵەسەندنەوە لە نیو سەدا حکومڕانی عەلەویەکان بەسەر سووریادا ئەنجام بدەن. ئەمەش بۆ جارێکی دیکە سەلماندی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەوەی مانای نییە نەتەوەیە، ئەوەی گرنگە و ماناشی هەیە تایفە و ئاینە، کەواتە ڕۆژەڵاتی ناوەڕاست ناوچەی دەوڵەت نەتەوەکان نییە بەڵکو ناوچەی دەوڵەتە تایفی و ئاینیەکانە و بۆیە ئەگەر پشتیوانت نەبێت ئاوا بە ئاسانی کۆمەڵکوژ دەکرێیت وەک عەلەویەکانی ئێستا. ئەوەش پشتیوانی هەبێت کەس ناوێرێت توخنی بکەوێتەوە وەک دروزەکانی سووریا، کەواتە لەبیب بە ئاشکرا و ڕاستەوخۆ پشتیوانیان دەکات و نەک ئەحمەد شەرع بگرە هیچ هێزێکی دیکە ناوێرێت دەست بۆ دروزەکان بەرێت.